لەگەڵ دەستپێکردنی خولی پیشەگەری عراق یەکێتی تۆپی پێ عراق نووسراوێکی ئاڕاستی وەزارەتی ناوخۆی عراق کردووە بۆ ئەوەی هاوکاریان بن لە بواری دابینکردنی ئەمن و ئاسایش بۆ یاریگاکان بۆی ئەوانیش لژنێکی سەرپەرشتیاریان داناوە لە چەند ئەفسەرێک لە عراقدا و لە هەرێمی کوردستانیش چەند ئەفسەرێک لەو لیژنەیە ئەندامن و سەرپەرشتیارن بۆ بەڕێوەچوونی خولەکان بۆ پاراستنی یاریگاکان بۆ پاراستنی هاندەران بۆ ڕوونەدانی هەر ڕووداوێکی نەخوازراو. عەقید لێر محەممەد ئەحمەد لە پارێزگای سلێمانی وەکو ئەندامی لیژنەی سەرپەرشتیارانی ئاسایش یاریگا دیاری کراوە و ئێستاش لە سپۆرت مەگەزین میوانە. کاک لێر بەخێر بێی. باز بامە دەبوون ساڵانێکی زۆرە بەڕێستان لەگەڵ تیمەکەتا ئەبینن کە لە ناو یاریگاکانە ئامادەن لەگەڵەوەی خۆت وەرزشکارێکی دێرینیت و ناوێکی گەورەی لە وەرزشە، بەڵام زۆر بەباشی کارەکانتان ئەنجاماوە و پارێزگاریتان لە بەڕێوەچوونی یاریەکان کردووە. ئەمەوەیە پێش ئەوی بچمە ناو دروستکردنی لیژنەکە لە وەزارەتی ناوخۆی عراقەوە باز لە خولەکان بکەم، خولەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی یاخود عراق کە لە پارێزگای سلێمانیە بەڕێوە چییە؟ کاری ئێوە تا چەند ئاسانە لەگەڵ وەرزشکارانە هەڵسوکەوتکەن لەگەڵ هاندەرانە؟ سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی کورساتی ئازیز و جەناب بۆ ئەم دیدارە. بەڵێ ئاشرا یەکێتی تۆپی پێ عراق ئیمساڵ خولی پیشەگەرانی عراق ناوەی خولی پیشەگەرانی عراق دوای ڕێکەوتنی لەگەڵ لا لیگای ئیسپانی و ئیمساڵ یەکێتی تۆپی پێ عراق ئەوێ ئەم خولە بە شێوەیەکی زۆر مۆدێرن بەڕێوەبەرێ و بۆ ئەوی لە ناوچەکە و لە هەل لە شەقی ئەو سەتیش بێ لە یەکێک لە خولە بەهێزەکان و یەکێتی تۆپی عراق چەند یاسا و ڕێنمایەکی دەرکردووە، چەند برایەکی بەسەریانەکان و یاریگاکانە دەرکردووە هەل لە دروستکردنی و هەل لە دانانی سیستەمی ڤار و لە تەنزیمکردنی یاریگا و هاندەران. و لیژنەی ئەمنی یەکێتی تۆپی پێ عراق تاکە لیژنەیە سەرۆکەکەی لە دەرەوەی ئیتیحادی عراق، ینی ئەندام ئیتیحادی عراق نییە و بەڕێز وەزیری ناوخۆ عەبدولئەمیر شەمەری دوای کۆبوونەوە لەگەڵ ئیتیحادی عراقی ئیمساڵ خۆی لە نزیکەوە متابعەی ئەمنی یاریگاکانەکات. ساڵی پار لە یاریگاکانی جنوب چەند حاڵەتێکی نەشیا و ڕوویە، چەند ئەفسەرێ برینار بوو و بەڕێز لیوا مەحموودی داناوە وەکو سەرۆکی لیژنەکە و 12 ئەندامیشی داناوە هەمویان ئەفسەرن کەسیانیان لە هەرێمی کوردستانن. بەندە خۆم لە سلێمانی و دوو ئەفسەری بەڕێزش لە شاری هەولێر و لە شاری دوهۆت و زۆر بە یاسا و ڕێنماری توندیان داناوە بەرامبەر ئەمنیەتی یاریگاکان. و هەر یەکێتی تۆپی پێ عراق چەند کۆبوونەوەیەکی لە لیژنەی ئەمنیەکە ئەو یاسا و ڕێنمانی کە پیاوەتوی منیش گەیانمونتە ینی وەرزشی نەورۆز تاکە ینی شاری سلێمانیە بەشدارە لە خولی ناوی خولی پیشەگەرانی عراق. باشە ڕێنماوی یاساکان چین کاک لێر؟ ینی ڕێنماوە یاسەریان وەکو جاران نەماون، ینی ئەوان وەکو لالیگای ئیسپانی داواکەن بە هیچ شێوەیە توندوتیژی لە یاریدا ڕوونەیە، ئەوان وەکو لە هەمووان ئاشرا سەلامەتی یاریزانان و جمهور لە پێش هەموو شتێتەوە چۆن جەمالیەتی یاری بە هاندەرەوەیە. ئێمە وەکو شاری سلێمانی ینی چەند ساڵە ئەمنیەتی یاریگاکان بەڕێوە بەم هەل لە 2007 و 2008 کەوەتە ئەفسەری وەرزش بووم. ئێمە دوو کێشەمانەیە، کێشەیەکیان تۆ زێر ئاسانە و کێشەیەکیان زۆر گەورەیە بە نیسبەت منەوە. باشە یەکەم کێشەی ئەوەیە ئێمە هاندەرانی وەرزشی شاری سلێمانی و یانەی نەورۆز لەبەوەی جەنابەت و وەرزشکاران و هەموو شاری سلێمانی ئاگادارن شاری سلێمانی ساڵانێکی دوور و درێژە هیچ جانەیەکی لە یانە نایبەکانی عراق یاری نەکردووە. دوای 2013 هاندەرانی وەرزشی ئێمە تۆ زێر مەسەلە خیبرەی هاندان و خیبرەی بەڕێوەبوونی یاریشمان نییە بەدەل لە شارەکانی کە بەردەوام یانیان هەبووە لە خولەکانی عراقە بەشدار بوون. ئێمە و کێشەیەمانەیە بەس ئەتوانم بڵێم هاندەرانی یانی وەشی نەورۆز سەرەڕای کەمی ئەزمونیان تاکە ینی شاری سلێمانی تا ئێستا یەک کێشە ڕووی نەیاوە، ڕوویەکی جوانیان پیشانناوە هاندەرانی سلێمانی بۆ یاریەکان بەردەوام باسیەکەن. ینی من بە چەند کارمەندێکی کەمەوە ئێمە یاریگاکانیشمان لە چاو یاریگاکانی خوار و ناوەڕاستە یاریگایەکی ئۆتۆمان نییە، بەڵام بە پێی وتەکانیان بێڵن باشترین هاندەر ینی وەرزشی نەورۆزە چونکە تا ئێستا یەک کێشە ڕووی نەیاوە. کێشەی دووەمان کە زۆر ئەساسیە ئێمە تا ئێستا ئەمنی مەلاعیبمان نییە. ئەی لە سەرجەم پارێزگاکانە ئەمنی مەلاعیب هێزێکی تایبەت کراوە تەنیا ئەرکی پاراستنی یاریگاکانە. ئەوە سەر بەکوێیە؟ هەر سەر بە پۆلیسی ئەو شارەیە، ئێمە نیمانە. باشە ئێستا تۆ چۆ لە شاری بەغا لە شاری بەسرە ئەو بەشیانەیە نزیکەی 500 بۆ 700 کەسە بن، ئێمە نیمانە. ئێمە کێشەمان هەیە هەموو یاریگە بێ ینی وەشی نەورۆز بەنسبەت خولی کوردستانیشەوە تا بکا بۆ
بەڕێوەبەرایەتی پۆلیس لێەوە بۆ چالاکی مەدەنی یعنی ئەوە پێچێ بەس تۆ کە ئەمنی مەلاعبە هەبوو تایبەت بوو بە پاراستنی ئەمن و ئاسایش کێشە و نابێ مەسەنە ئێمە چالاکی مەدەنی ئێمە زۆر سپاسیانەکەم لێرەوە کە هێزێکمان بۆ نێرن ینی پێویستە تۆ 2 ساعت پێشەوە هێزە لەوێ بێ ئێمە لە کاتی خۆیان نایە یاری تەواو بێ مەسەن ئەڕۆن ئەوانیش ناحەقیان نییە لەبەرەوەی فەرمانی تیان هەیە ئێمە ئەمنی یاریگامان هەبێت ڕاستە تایبەت بن ڕابهێنرێت لەسەر هەمووی کۆنتڕۆڵکەین مەسەن عەدەدێکی زۆر تەیاتێ هەر تایبەتە بە پاراستنی ئەمن و ئاسایی نەک تۆ هێزێک بێنی ئیشوکاری کەی هەبێ ڕاستە زۆر جارێک ڕوبەڕبوونەکان بۆ ڕووەدا کە ئەرکی ئەوان نییە بەڵام ئەرکیان لەسەر شان گرتووە هەندێک جار لێک تێنەگەشتن لەگەڵ هاندەران و یاریزانان و ڕاهێنەرانیش تۆ هێزی ئەمنیت هەبێ هێزی ئەمنی یاریگا خولی بۆکەیتەوە پێداویستی تایبەتی ئەیت ئێستا لە هەموو شارەکانێکە هێزی ئەمنی یاریگا هەیە پێداویستی تایبەتیە تۆ دەوراتی بۆکەیتەوە لەکوێ کارمەند دێبێنی تا ئێستا شتیوان نەکردبێ کێشەشی بۆ دروستەکە و من هەر لە ساڵی 2007 و هەشتیشەوە زمانی مامۆستا سەلاحی ڕەحمەتی چەندین جار داوام لێ کرد نووسراویتی بۆ جەنابی وەزیر موافقەیانەکەی بۆیە من لە ڕێی شاشە جوانەکەی کورساتەوە داواتم لە بەرپرسانی وەرزش بەڕێز وەزیری وەشولاوان بۆردی وەرزشی نوێنەرایەتی سلێمانی و بەڕێزی شرکە لە بەڕێوەبەری وەرزشی ینی داواکانی لێتان لە ڕێی بەڕێستانەوە بە حکومەتی خۆجێتی سلێمانی بدێ هێزێکمان بۆ دووسێن بە ناوی ئەمنی یاریگا چۆ بۆ لێر ئەو هێزەی کە تۆ باسیەکەی ئەکرێ وەرزشکاران لەم هێزەیە بن و هەم باشتر تێگەشتیان هەیە و هەم هاندەرەکانیش زۆر جار یەکترە ناسن لەگەڵ وەرزشکاران هەندێک وەرزشکاریش هەیە کە لە وەرزشەکەی تەواو بووە بە ئیشە یاخود کارێکی دەست نەکەوتووە ئەکرێت لەم هێزەیە جێگە بکرێنەوە و هەم داهاتێکیش ببووان و هەم باشتریش ئەمنێتی یاریگا پارێزن هەنێک تیا لەوانەیە ڕۆژانێک لەگەڵ ئەو هاندەرانە بەرکەوتنیان هەبوو لە نزیک بوونەوەیان هەبوو بێت ئێمە کاکاروان لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە هەموو بەشەکانە وەرزشکارمانەیە کارمەندی ئاسایشە کارمەندی پۆلیسە هات و چۆیە ئێمە ئەگەر حکومەتی خۆجێتی سلێمانی بڕیار بە یان وەزارەتی ناوخۆ ئەو هێزە دووسێ ئاسانە لەبەی کارمەندمان هەیە لە مەسەن لە پۆلیسەمانە وەرزشکاری کۆنە لە هاتوچۆ هەمانە لە هێزی پێشمەرگە هەمانە لە هەموو بەشەکانە هەمانە بێگومان بۆیە من دووبارە داواکارم لە وەزیری وەرزشولاوان کار بۆ ئەمانە بکەن بۆ ئەوەی هێزێکی تایبەت بەریاکان دووسێ ئەرکەکەی ئێوە ئاسانترەکە کاک لێر ئەوەی کە ئێستا بۆ خولی پیشەگەری عێراق باس کراوە تەنها بۆ خولی پیشەگەریە یاخود بۆ خولی پلەیەکی عێراقیش ئەمنێتی یاریگار بە ئێوە سپێرێ خو پێشمەرگەیانی پێشمەرگەی سلێمانیمان هەیە کە لە خولی پلەیەکی عێراقا یاریەکە باغە بۆ خولی نایاب و بۆ خولی پلەیەکیش هەردوو کێگرێتەوە ئەو ئیشانەی کە بە ڕسمی بە ئێوە سپێرێ لە پاراستنی یاریگا لە پاراستنی یاریزان و هەندێک جار ناوبژیوانیش چۆن ئەمانە دابشکراوە یان بۆ نمونەکە یاریەک بکرێت لە یاریگای سلێمانیە پێویستان تیمەکەتان چەند کەس بن خۆی کاکیانە بەپێی ئەو بڕیارانەی ئەوان بێ ئەڵێ هەر کاتێت یاریگات قەپات بوو ئەبێ بەلایانی کەمەوە 500 هێزی ئەمنی هەبێت سا لە مەلعەبی شەعب لە مەلعەبی جوزء النەخلە کولی یاریەک 750 بۆ 800 کارمەندی ئاسایش لەوەیە ئێمە ساڵی پار ئەو یارانەی کردومانە هەرە زۆرەکەی 50 کارمەند نەبوو ئەمنیێشمان پاراسۆ و دەستخۆشیشان لێ کردوین بێگومان کۆنتڕۆڵتان کردو بۆ ژمارەکەمان کردووە و باشترین هاندەری دەچونتە تا ئێستا هیچ کێشەیە لە سلێمانیا ڕووینەیە و ئەم 2 ساڵی ڕابردوو هیچ کێشەیە لەخوا بە زیابێ ڕووینەوە بەزۆت و ئاماژەم پێکێدە من هێزێکی ئەمنی تایبەتم هەبێ ئەمنی یاریگا ئەو کێشانمان نابێ ئەوەختە تۆ داوا ناکەیت لە مەرکەزی شورتە لە ئێستا چی ئەەکەن بۆ ئەوە ئەگەر ئەو هێزتان نییە ئێستا داوا لە چی ئەەکەن کە هاوکارتان بن ئێمە تەنیا هێزە سا لە بەردەستمان لە هێزی چالاکی مەدەنیە کە ئەوانیش کارمەندیان کەمە یان ئێمە دەستخۆشییان لێکن کە هاوکاریان کردوین بەش ئەویستە کارمەندی کەمبوو ئەو ئەرکیکەی هەیە لە ئەرکەکەیەوە بۆ ناو یاریگا ینی ئەرکیکەی هەبێ فریان ناکەوێت چۆن دابەشیانەکەن ئەم هێزە ئێستا بۆ نمونە ئەگەر لە شاری بەغدا 500 کەس هەبێ لەوانەیە ئاسانتر بێ بەڵام لای ئێوە 50 کەس هەبێ بە چواردەوری یاریگاکەیە یاخود لەناو هاندەرانە چۆن دابەشەکەن ئێوە کاکەسا یاریگای مەسەنە شەعب یاریگای جوزء النەخلە یاریگاکەی گەورەیە تقریبا 12 دەرگای چوونە ژوورەوە هەیە باشە بەس ئێمە لەبەر یاریگاکەمان بچووکە هێزەکەشمان کەمە ئەتوانین مەسەنەن 2 دەرگا بکەینەوە بۆ ناوەی هاندەر باشە ئەو هێزەش کە هەمانە ئیتر بەپی پێویست دابەشەکەین ئێمە یەکەم شت کە لەلامەنە سەلامەتی حکام یاریزانەکان ئەنجا دوایەوە هاندەر چۆ لە حەکەم و یاریزان لە ئەوەلیاتی ئێمە ئەنجا هاندەر و یاریگاکەش یاریگاکەش ینی کەواتە زۆربەی هێزەکان لەناو یاریگایە ئامادا بن ئێوە لەناو چیمەنی یاریگاکەیە چۆن دابەشیان ئەەکەن لە نزیک چۆن ئەوان زۆر جار ئەبینین هەر لە جیهانە ئەو کە هێزە
یاریەکە نبینێت تەنها هاندەرانە بینێت. کاکان ئێمە بەپی ئەو عەدەدەی کە من لەسەر عەدەدەکە زۆر بێ مەبەست لەوێ مەرجەکان چۆنە ئەو کەسەی کە ئەمنیەت ئەپارێزێ ئەبێت چۆن بۆستێ لەوێ ئەو هێزێ کە ئەمنیەتەکە بەخۆی بەپی یاساکە بێ 3 ساعت پێشەوە ئامادە بێ لە یاریگاکە باشە ئەو دەرگانەی کە ئامادە کراوە بۆ چوونە ژوورەوە ئەبێت تەواجدێکی زۆری بیدایت لەوێ هەبێ بۆ تەفتیش مەسەلەن چەک قەدەغەیە یاری ئاگرین قەدەغەیە دەبە ئاو قەدەغەیە ئەو شتانەی کە مەمنوعن باشە بە هیچ شێوەیەک ئەوانە نابێ بچێتە ژوورەوە. ئێتی دوای یاریەکە ئێمە مدەڕەجێدانین بۆ تیپی میوان مدەڕەجێکیش بۆ صاحب ساحبەکە ینی ئەوەلیاتمان ئەوەیە بەرکەوتە نەبێ لە بینیانە دوور بن لەکەوە بەس بەپی ئەوە یاریگاکانی ئێمە بەو ستاندانە دروست نەکراوە ئەبێ لەگە وەسعەکەیا بیگونجێنین بگونجێنی مەبەستم زیاتر لەوە بۆ ئەوانەی کە لە ناو یاریگایە ئەو برا پارێزەرانی کە لە ناو یاریگایە نابێت ڕویان لە ناو یاریگا بێت ڕویان لە هاندەر بێت ئەمە جێبەجێ کرێ وەڵا لای ئێمە ینی 100% جێبەجێ نەکراوە لەبەر وتم ئێمە هەر جارە و هێزێکمان بۆیە سا لە شارەکانی ڕاهێنانیشان لەسەر ئەوە پێ نەکراوە ئێمە لە شارەکانی ئێمە چەند جارداوامان کرد لە ئیتحادی عراقی کە دووسێ خەبی بێنن خولمان بۆ بکەنەوە ئەوێ ئەمنی یاریگاتان نییە من بێم بە چەند کاربندی ڕاستی شەکە تۆ هەر یاریە و مەجموعەیە کاربندیە ئابێت تۆ هەموو یاریێک پێش دەستپێکردنی یاریەکە محازەڕێکی پێ بکەی ئەوش فریان ناکەوی ئەدێمە هێزێکی کێشەی ئەساسیمان هێزێکی ئەمنی یاریگامان نییە ئەو هێزەمان کە و بەردەوام لە بەردەم خۆتایە بەردەوام مەشقی بۆتی جلی تایبەتی کەلوپەلی تایبەتی باشە کەلوپەلانی کە هێزەکان پێیانە ئەوانەی کە تایبەتن بە ئەمنی یاریگا ئەوە چییە؟ جلی سەربازی نییە هەسە درێسێکە ئەمنی مەلاعیب باشە ینی چەک وشتی پێ نیە بە چەک بە هەموو شوێ مەمنوعە لە ناو یاریگا بێتە ناو یاریگەش بە هەموو شوێ مەمنوعە دارێکی پێیە مەسەلەن لەرە جیازی تەفتیشە بەس ئەوەیە کەلوپەلەکە باش لە ئێستا ئەوانی خۆمان کە لە یاریگاکانی کوردستانە ئەوان چۆن ڕێنمایەکەن کە چیان پێبێت چیان پێ نەبێت لە ناو یاریگاکان بۆی لای هاندرانیش ڕوون بێ هەردوو لە ڕێز لە نێوانیانە دروست بێ و ئەو کەسە هاتوو بۆ پاراستنی یاریگاکە بۆ هاندەرانە کاکە من هەموو یاریەک پێش دەستپێکی یاریەکە نیو سەعادانێن بۆ ڕێنمایی بۆ کاربەندەکان بەس تۆتە کارمەندی خۆ نەبوو تایبەت بە هێزەکە فریان ناکەوی من ڕۆژانەش هەر لە تۆڕە کۆمادەکانە ڕێنمایی دەرەکەم بۆ هاندەران ئەبێ واهانیتی بەگەتامەن وا بکەن بەس ئیمساڵ من هەر لە ڕێی کەناغە جوانی کوساتەوە پەیامێکم هەیە بۆ هاندەیانی وە سیستێمانی کە ئیمساڵ بە هەموو شێوەیە دیاری ئاگری بە هیچ شێوێ دەبەفرێدان یانەکەش ڕۆبڕووی سزابێتەوە یانەکە و هاندەرانیش ڕاست یعنی ئەوەشتی ئەویان تۆ بە شەرتێکی ئەساسی لە کەواتە سزاکە چییە بۆ هاندەران دوورخستنەوەیانە بۆ دوورخستنەوەیە بۆ یانەکەش سزای داراییە لەوانەیە یاریگەکەشان دەرەوەی یاریگەرەوەی کەواتە ئەو یاریانی کێتە شاری سلێمانیەوە لە دەستی بەشێکی زۆر دەستی هاندەران خۆیان نایە ئەگەر یاریگاکە لە یاریتیا بکرە خولی پیشەگەرانی عراق یاخود لە دەرەوە کەواتە بۆ ئەمە چ ڕێنماییەک هەیە کە هەم یانەی نەورۆز هەمیانی پێشمەرگا هەم ئێوە شوکو سەرپەرشتیاری ئەمنی کاکە من ئەم ڕێنمایانم بەردەوام بە ئەندامانی دەستەی کاژێری یانەی نەورۆز و لەگەڵ دەستەی هاندەرانی نەورۆز کۆ بوومەتەوە بەانی بەردەوام ئەم ڕێنمایانم پێوتون تۆ تەماشاری مەسەن لە یاگاکە 5,000 کەس ئامادەیە لەوانەیە لەو 5,000 کەس ڕێزمەیە دوانی تیاابێ مەسەن بێ ئاژاوێ بنێتەوە ئەبێت تۆ من هێزەکانم ئاگادار کردوتەوە یعنی ئێمە تەنانەت لە یاگانە قسەمان پێوتراوە لەوانەیە بەردمان تێ گیرابێ ینی بە شێوەی نەرمونیانی تەعاملمان کردووە تۆ هێز بەکایەنە بەرامبەر دوو هاندەر هەمومان براو خوشی خۆمانن یعنی تۆ جنیەوەکە خۆین ئێمە کێشەمانە بە ینی قسەمان زۆر پێوتراوە بە سەر بە دڵێکی فراوان بە ڕۆحێکی ڕازی وەرمان دوتووە چونکە تۆ توندوتیژی و بەکایەنە بەرامبەر سێ چوار هاندەر وەسعەکەکە دەچوو کە تۆنتەوە دەچوو بێگومانی چارەسەری زەحمەت لە عێراقا باسی ئەوە کراوە کە هاندەرێکە کارێکی ئاژاوە جێڕی ڕووبە لەلای ئەوە دوور بخرێتەوە لە یاریگاکان نەهێنرێتەوە کاکان ئێمە هەر پێشیانوتون لە لیژنەی ئەمنیەوە هەر هاندەرێک مەسەن جای وایە دوو هاندەر کێشانێتەوە ناوەکانمان ناویان بینێ ئێتە حرمانیان نەکەن بۆی نییە بێت ناو یاریگاوە بە هیچ شێوەیەک لەوەشە بێت سوود لە ڤیددیۆکان ببینن بۆی وەبێنەکان بۆ کار لەسەر ئەمە بکرێن کاکان ئەم ساڵ خولی ئەم ساڵ لە هەر یاریگایەک و مەرجە 14 کامێرەدانێتەوە 14 کامێرە مەربوطە ینی هەموو شتێک ئەبیدرێژر کۆنتترۆلەیە ینی چاوپۆشی لێ ناکرێ بە هیچ شێوەیە باشە ڕۆڵی یاریزانان کە تۆ سەردەمێکی زۆر یاریزانێک بووی لە ئاستێکی بەرزیاری کردووە لە تێکدانی ڕەوشی یاریگایە چۆنە هەندێک یاریزان زۆر جار کاردانەوەیە کە نوێنەیە کە هاندەرەکان لەگەڵ ئەوە هاوسۆزن
ڕەتفعلێکی خراپیانە بێ وڵاتە من لەوە ینی چەند جا سەرپەرشتی ئەمنی بووم ینی حاڵەتی وا دەگمەن ڕوویاوە بەس حاڵەتی جاری وایە ڕوێ یاریزانێت عسابی دەرمە هاندەکە هانەیە کاری ئاژە و جێری کات بەس من لەخوا بەزیابێ یاخود ڕاهێنەر یا دەستەی کارژێڕیانەکە من لەخوا بەزای من بە ئەو شتانە ڕوویاوە بە ڕۆحێکی ڕاضی وەرم گرتووە ینی چەندین جایانی حتا بەردمان تێگیراوە سەرمان شکاوە جنێوی ینی وتەی ناشینمان پێودا بەسەر بە ڕۆحێکی ڕاضی وەرمان گرتووە باش ئەو هێزەی کە یەتە ناویاریگاکانەوە بێگومان ئەمریکیان هەیە کە فەرمانی لێوەرەگرێ لەگەڵ ئێوە چۆن ئەمەی گونجن کە فەرمانەکان لە ئێوەش بۆ بگرن بۆ باشتر بەڕێوە چوون هەر هێزێکەیە کاکارم بۆ یایداکە ئەفسەرێکی بەڕێزی لەگەڵایە من ڕێنمایەکان بە ئەفسەرەکەڵم ئەویش بە کارمەندەکانیەڵێ بەس من هەمویان پێش یاری کۆبوونەوەیان پێیەکەم هەموو ڕێنمایەکانیان پێڵم هیچ خاڵێک دیاری کراو نییە کە لە کاتێکە ئەمانە ئەمری بەکارهێنانی هێزیان هەبێ بۆ سەرهاندەران وڵای کاکاروان مەسەنەن هێز ئەدە لە حاڵەتی دەگمەنا بەکاربێت جاری وایە کۆمەڵەکان دەرێ بە جارێت تەنبیه بە دوو جا تەنبیه حل نابێ ینی ئەویش بە دەگمەن مەجبوری ئەو کاتە هێزی لەگا بەکانی بەس من تا بۆم کرابێ هێزمان بەکار نێناوە چونکە ئەو هاندەرانە هەمووی کەسوکار و برا و خوشتی خۆمانن ینی تا بووم کرابێ هێزم زۆر هێزمان بەکار نێناوە کاک لێر زۆر جار بینراوە بەداخەوە لە کاتی پێک هەڵبژانە یاریزانان و ڕاهێنەرانیش بەرکەوتون چ ڕێنماییەک لەسەر ئەوە قساکەن کە ئەم هاندەرانە جیاوازن و ڕاهێنەر و یاریزانەکان جیاوازن کە کارێکیان نەکردو بۆ ڕوبڕووی هێزەکە بنەوە کاکامەر و ئاماژەم پێکرد مەسەلەن ئەسا پار یاری یانەی کەرخ و یانەی نەورۆز حاڵەتێک ڕوویە ڕاهێنەکە یانەی کەرخ هاتە ناو ساحەتەوە مەجموعەیە ڕەفتاری کرد یانیەوە جێ قوبۆکردن نەبوو زۆر بە حەدی ناشرین حتا هەرچی هێزەکە بوو هەرچی دەسەی ئیدارەی نانەی نەورۆز بوو چون پەلاماری من بە تاقی تەنیا باوەشم پیا کرد بۆ ئایدی منە ینی تا ئێستاش هەر مەمنون بە ینی زۆر هێرشی ڕێجنێوی ناشرینیە ینی تۆ لە ناو مەسەنەن بیزیاریزان و مدەڕیب دوو کەس بێگومان ڕاستە هەتی لەگەڵ ڕێزما کەسی خراپی تیاابێ بەس من ئەوەی بۆم کراوە ینی ئێمە مەسەنە یانەی نەورۆز یارەکە لەرە یانەی دووهۆکە لایەنگرنی نین نە دووهۆکی نە نەورۆزین بێگومان ئێمە وەکو کەسێکی بێلایەن ئەمن و ئاسایشی یاریداکە ئاپارێزین ڕاستە کەی ئەرکی ئێوە لە یاریگایە کۆتاییەت لە کاتی یاریەکانە ئێمە هەتا بە پێ ڕێنمایەکان بێ هەتا ئاخر کەس لە یاریگاکە مەوجود بێ ئێمە نابێ بڕوین بەس من وەکو ئاماژەم پێکرد مەسە هێزێکی ئێمە ئەینێرین ئەرکی کەی هەیە دوای یاریەکە مەسەلەن چاوەڕێ باشە بە سەعادێ و هێزێن یاخود بە بەو ڕێنمایەکان بێڵێ بێ 3 سەعات پێش دەستپێکی یاری هێز ئامادە بێ ئیزعاف ئامادە بێ مەسەڵەوان حریق ئامادە بێ هەموو شتێکیانی کردووە ینی لە خوانەخوانانە ئاگومان لێرەش ئامادە بووە هەبووە بەڵام بە کوتۆ باسیەکەی لە ئەرکێکی دیکەوە هێنراون بۆ ئێرە سامە و هێزە ئەمنیە لێ دروست بێکا کاروان نەک بۆ خولی عراقی بۆ خولی کوردستانیش ئەمە جایوە هەبووە نەورۆز یاری هەبووە خولی کوردستانیش لە کەما سەلیم بووە هێزەری چالاکی ژمارەیان کەمە ینی نەکراوە مەفرەزەی بۆ نێ بۆ ئەوشی بنێرە ینی کێشەمان زۆرە ئێمە ئەو هێزە ئەمنیە دروست بێ من ئەتوانم بڵم ئەمنی یاریگای سلێمانی 100% مەزبوطە بێ باشە کاک لێر دواپەیامی تۆ بۆ هاندەرانی وەرزشی سلێمانی چییە بۆی هاوکار بن لەگەڵ لیژنەی سەرپەرشتیاری ئاسایشی یاریگاکان دواپەیام ئەوەی بۆ هاندەرانی وەرشی یانەی نەورۆزی خۆشەویست و شاری سلێمانی کە ئیمساڵ جیاوازە لەگەڵ ساڵی پارا چونکە یاسا و ڕێنمایەکی تونیان دەرکردووە هەم بەرامبەر یانەکان بەرامبەر هاندەران یانی ئەبێ دوور بن لە بە شێوەی مۆدێرن هانی یانەکەیان من دوور بن لە دوندوتیژی ڕێزی تیپی میوان ناوبژیوان یاریزانانی تیپی بەرامبەر بگرن و ئەم ساڵ بە هیچ شێوەیە یاری ئاگرین دەبەفران بە هیچ شێوەیە قەدەغەیە دوایەوە تونتنی سزایە دێت چونکە ئەم ساڵ هەمووی مربوطە بە کامێرەوە هانی هەموو شتێ هەر حرەکەی بکەی دیارە لێ یانی چاوپۆشی لێ ناکرێت ئێوەش راپۆرت دوای بەرزەکە ئێمەش دوایەوە راپۆرت بەزەکەینەوە یانی لێ چاوپۆشی شتێن لە تیپی شارەکەمان نابێت چونکە لە هەموو شتێک لەبەر چاو دیارە بۆیە داوا لێ یەکەم بە شێوەیەکی مۆدێرنانە هانی یانەکەیان بن و ئێمەش هاوکاریان بن و هاوکاری هێزە ئەمنیەکانیش بن هەمویان برا و کەسوکار و خوشت و برای ئێمن زۆر سپاس ئەخید لێر محەممەد ئەحمەد ئەندامی لیژنەی ئاسایشی یاریگاکان بۆ خولی پیشەگەرانی عراق سپاس ئاماژە بە شتێکیشم نەیە من لێرە زۆر سپاسی بەڕێز کاکی هێرش جێری سەرۆکیانەی نەورۆز و بەڕێز کاکەوان حەمەفەرەج سەرۆکی یەکەی تۆپی سلێمانی بکەم کە زۆر پاپوش و هاوکارم بوون کە بووم بە ئەندام لەو لیژنەیە بە زۆر سپاسیانەکەم هاوکاری چاکیان کردم چایمان تۆش
وەرزشەکەی ئەوانە پارێزی دەستخۆشیمان بۆ خۆت و ئەو هێزانەیە کە لە یاریگاکانە ئەو هاندەرانە و یاریگاکانە پارێزن. دووبارە سپاس بۆ جەناب و کەناڵی جوانی تورسات. زۆر سپاس کاک لێر.